لە وەرزی دووهەمی بەرنامەی ئاوازی سەهاوی ئەم جارەیان لە باکوورم، لە ڕۆژاوا، لە ڕۆژهەڵات و لە باشوور بۆ ناساندنی موزیکژەنە بەهرەمەندەکانی کورد. مۆنیومنتی مێژوویی هایە سۆفیا بەحری مارمارا شارێکی یەکجار کۆسمۆپۆلیتن و کللتوری. ئەم جارەیان هاتوومەتە ئەستەمبول کە گروپی باژارتان پێ بناسێنم لەگەڵ کاک ڤیدادجان ڕۆژ باش. ڕۆژ باش هزار چاوانی لە کادیکۆی بخێراتی هەوم بخێراتن ڕێ گەلێک دوور بوون هون وەستیان هون چاوان نەوەڵا باش بوو باش بوو دوێنێ هاتی ئیستانبول حەز کرد من عاشقی ئیستانبول ماڵێت چەند جارات زۆر هاتوومەتە ئیستانبول شارێکی زۆر کاریزماتیکە بەڕاستی بەڵام ئێمە لە کادیکۆین ئەم ناڵ کادیکوێنێ ستۆدیۆی تۆ لێرەیە ماڵە مژ ورە ئەو ستودیۆیە مە ئەو جی خەباتێژی لەبرە نێزیک 10 سال ور دژیم ینی بیرەوەی زۆرە لێرە گەلێک بیرەوەریە تۆ هەیە لێرە پرای وەنیە وڵە ئەو 30 سال از ئیستانبولێمە 10 سال از دەبرم ئەو جیهامەی نا ئەم یەکجار ئەم تێم برام چای قاوە بەدەخوێن ئۆکەی باسی باژارم بۆ جیاکە پر ئەو ئەمە زۆر زۆر بە تایبەتە ئەمە ئیستانبول شوێنێکی زۆر تایبەتە لێرە باسی باژارم بۆ بکە گروپا باژار 10 ساڵە تۆ چێت کردیە دامەزرانی ئەف گروپ تۆ بوویتە 4 ئەلبۆمەوە هەیە وە کۆنسپتی ئەف گروپە کە باڵکێش بوو بۆ من موزیکا کوردی بەڵام میکسێکی فۆلک ڕۆک ستیل فۆلک ڕۆکە باسی باژارم بۆ هەموو گوتن و موزیکی ئەمەیی تۆ ئەم بەسا واتەیە باژار چی شەهیر شەهر باژار شەهرێ وش دزان کوردێن مە گەلێک ji Kurdistan hatin vir û barkirin li vir jiyanek nû heyna. Me xwast ew jiyanê em bi zimanê folk rock şîrove bikin. Stran me piranî Kurdî lê Tirkî jî em distirin ji ber ku ew zimanê jî em bikartînin. Em hatin vir işte 30 sal ez li virim. Bajar işte behsa her tişkî bajar mesela behsa îşporteciyan dike, behsa karkeran dike. Konsepta konsept hemû ştekî jiyana. Jiyan çi mesele vir em yani em ne komek nostaljîkê. Em dixwazin jiyanê nû jiyanê nûjen bistrên stranên xwe tabii me gelek stranbêjan ew dest girt mesela Mehmet Ali Cizrewî û Terçin Taha serçawe lew jî mewjî mesela Civan Heco, Şivan Perwer, Nizamettin Arîç me gelek ciwan dest siland. قاوەخانەیەکی هەیە زۆر زۆر خۆش منش حەزم لە قاوەیە وەکو تۆ دوو ئەندام هەنا چاوانی مەرحەبا دوو ئەندام مەرەبا ئەیە گوێنلەر بەڕێزت کورد نیت لە ڕەچەڵەکە تورکی 12 ساڵە کاک ڤیدا دەناسی کۆمپۆزیتۆری لە گروپی باژار ئەو مەتریالانەی مێلۆدی کە ڤیدات ئەهێنێ بۆ گوێی تۆ وەکو کەسێک کە کوردنیت چۆنە لە ناو گروپی باژار 12 یل oldu. ماوەی 12 ساڵە لە گروپی باژارم لە ڕاستیدا من وانەی میوزیکی ڕۆژاوام خوێن لە سەرەتادا بەهۆی تێنەگەیشتن و کێشەی زمانەوە سەختیم بینی بەڵام دواتر خۆم لەگەڵ شێوازی باژار ڕاشداریکردن gelek stranbêjên Kurkê ئەو تربیە هەڵان ئێمە میوزیکی کوردیمان بە نمونە وەرگرت هەوڵماندا تێکەڵەیەکی ڕۆژاوە و ڕۆژهەڵات دروست بکەین بەم جۆرە بەردەوامین
Cenabetiş Doğal'ı. 5 sala, Evet. 5 yıl oldu. 5 il, 5 yıl oldu. Vidat'tan. Evet. Okey. Bateri de aslında Aha. bir ئێمە هاوکات هەوڵماندا بە ئامێرە ڕۆژئاواییەکان کار لەسەر موزیکی کوردی بکەین. biraz yeni aslında ama بەڵێ سەختیمان بینی تا ڕادەیەک نوێە و لە شێوازی ئەفریقا نزیکە. Rastı beyci. onlara da من خۆم تووشی زەحمەتی بووم لە شێوازەکەی بەڵام لە ماوەکی کووردا توانیم ئەنجامی بدەم. ama yine de böyle biraz kısa bir zamanda topladım gibi geldi. Hemen enerji haya. Enerjiya Kurdi و enerji yani enerji Afrika nezika lek. Neziki. Zarf neziki. Biçin bu ser bahri Bahra Marmara. Marmara. زورا محبتم ای هر دانی خورا زورا سوگن کردمه تا سوکا قونیا به جوان هلالو کردمه به کس به وایر به جیران دمه بس تار تینا مندمه سبندمه نلاو لاسمنو دلال شیم برده چنم ندلال چیک مبرده زریم من بیله نلاو لاسم نو دلال شین مبرده وارن من بیله چنم ندلال چیک مبرده زریم تریزا سودی کرمت کلها آدری خوسی سسمی موزری آی ما خبریایی چیرانه نکاده هاشتمه روره خوفند نکیمه نارده بمبارکی سرو شترانات اشتمه نلاو لاسمنو دلالو شین مورده وارم نچچنی
که چنه چنم ندلال چیک مورده زریان فیدات جان کۆما باژار gelek لەفدە ساڵ ئەکتیڤیتیەوە gelek زۆر بوو لە تورکیا لە دەرەوەی تورکیا gelek پرۆژەی جێوازکردن ئەو کارانە چ بوون؟ توش دزانە مەسەل لە ستەمبۆلێ 5 میلیۆن کوردن وایە ji bo mesela gelek cî hene bo müzikê Kurdî ew cî mesela yekçaran festival çê dibin yekçaran ew kulüp kulüp hene ew kulüban tu dikar me ew Kurtên cem hev û strayên xwe distirên li İstanbulê me gelek konser da li Diyarbekirê li festivalan لە هەموو باژاری تورکیا li heme bajarên Tirkiye لە دەرڤژی li dervajîn zanî Kurdên me li dervajî pirin li Fransa û Almanya İsveç Norveç ئەو موزیکا کە باسە ئەم موزیکا بکەین موزیکا ئێوە کە موزیکێکی ڕۆک فۆلکا بۆ بینەر چاوە بوو تازە بوو سوپریز نەبوون Piranî ciwan me gudarî dikin بینەرە ئێوە جوانە ciwanê ev mesela ciwanên me ev ciwanê gelek xort mesela hinek wan Kurdiya nizanin be bîr dikin em Tirkîş dibêjin Kurdîş dibêjin ew çi ew pirekê navberê ew ciwanan ew hinek asîmile hinek asîmile bûne em pîrin em ew dikin koneksiyona wanin چەند جوان mesela peşî Tirkî gudarî dikin paşê Kurdî a dibêjin Kurdî jî hejî Kurdim ver hîn dike ew müzik emek gelek müzikek enerjik zanî بەحرەکیە xurt û ew ciwan tên cem hebo govendan dişînin gelek balawan kişand yani balkêş bû ne tenê Kurd Tirk jî me pir gudarî dikin perfect em wisa berdewam dikin بەڕاستی زۆر جوانە شایانی هەموو ئافرەتێکی جوانی کوردە یارالی بپارێزم ئارامێ پێ بەحاسینی چاوە دینیە کەسکە سۆرە ئەم ژی ژێنە وای فێم کردن یێنا بینن وا لە کۆرن کێفا کۆرە بێتنن کونەتە سەر لاقلاقی و تۆربێوان بۆ شوواڵان توتورێکێ خوتیژێک بڕەنگەم و دەر و دۆرا کەسکە سۆرە ئەم ژی ژێنە وای فێم کردن یێنا بینن وا لە کۆرن کێفا کۆرە بێتینن گونەتە سەر لاقلاقی و تۆربێوان بۆ شوواڵان توتورێکێ خوتیژێک بڕەنگەم و دەر و دۆران ئەم شۆپاتی ڕۆکا خۆ تێخن تورک دەبگرێدن هەموو کەلام و چیرۆکان بەرنادن هاتێ برن ئەو کوپا زێرن بۆ مە حەزا کارون و بەرچی نێرانی بپارێزن وەختەرێکێن دەروێشان ماڵا مەرە سەر بشتان وەختەرێکێ دەروێشان دنیا مەرە
Vidad Can هجار ور هجار ور في وثب كاين الساوند باجار حسكر قال لك هون حسكت كيف اذاني أتذكر. توا حسكت فيداد جان لنا موزيكاتو هيب هوب روك فولك جاليري ونيا هموش تكيت يا رسم او تشاوا بيجمنا كسك سوريكي كسك واي ام قال لك تارزان حسك تارزان روك ام هر موزيكي گداری دکن موزیک باش به هر ساوند هر شوه بو مخواشه تجربيك بس وستم او بيجم تو تجربه بيش باجار من تظالم كتو لقال جروبك زور بنا بانك لتركيا قرداش تركلر هيك لمؤسسه كاني قرداش تركلر بوي لقال در هير نركاني كرت بريث ونرسليم بريث قبادي بهمني قبادي. ايشت كرت اما تو زي باسي بيشترش بكي كتو بيشتر. بيش باجار قال لك اكتيفيش بوي پیش باجار انسترومانت من اول دهول بو اوكي. دهول يد خست Percussion. پاش یا کوم kardeşlikler stranın hevrati am dibêjim Kurdî stranın ev derket pêş û mistranbêjî ew kir pêşxist اوكي pêşxist tu zanî koma kardeşlikler bi zimanê hem Vallahi. Erebiyayê Kurdiyê Tirkiyeyê Ermenîkî heyî قال لك زور Süryaniye gelek zimanê yani li bajar gotun yani müzik û gotun em ew dinivîsin lê kardeşler piranî em stranên galerî disînin xeynî wî em filmê müzikan çêdik mesela filme Bahman Gobadî hat li Tirkiyeyê filmek çêkir باشا كان تو بشتري müzika wî me çêkir جنابت كرت me çêkir û hiner selem nihal Fransê dijî لقطوش وي filmek wî nav dol bû Okay, müzika wî me çêkir باشا خەینی ئەم gelek tiştên wî ser çêdikin yani soundtrackên me derikebin من اما يشتك بملت وت تهجر تصل موبر هات ما هولير قالك بيره وريها تو Vallahi dest sala berî me li وت hewlerê تهجر هاتم او جغرافيا بيني ya çawa bêjim na me hatin hewlerê na ew dinivîsin Welcome to Kurdistan Polisan dinêr Kurdin ew leşker Kurdin û ويكي تايبت بۆ me tabi ew ciya me ye me got ciyek me jê ya wala ciyek me jê bo gelek kêfxweş bûm ew o çandê mes hewremanî û çandê dihok سوراني soranî wana melûr gelek me ew kir em geriyan me hîn kir نعم me بيزور konserek li derve da ew gelên me em gudarî kirin بس بلاني كتب من داوت جوراني كي زور تايبتي تركي ما هي بزماني تركي كما يست بومبيلي kîjan استراني كدوت با تركي aha ew sina te hez kira ew بومن بيجا ha باشا tamam Yala. tamam ser bû bo te tu hez dikî tamam Telaşlı caddeler boğmuşken gönlümü o an fısıldı. شارك بحري نسيك به بتايبت بحري مرمرة ما عرفتيش معنا Bir an yetermiş meğer nasıl içimde zahir oldu önümde bak bak baktım öylece ah karşımda işte hesapsız öylece hoş geldin sevda hoş geldin bana hoş geldin sevda hoş geldin bana hoş geldin sevdam hoş geldin